ولی تماشا و نجال بات بابت هنوکی و پرسا هنوکی یا گرین کجه سرنج رای گشتیه مجرا رکفتن بغداد و لیریه حتی رکفتن نبره هر دو سری وزیران هات کردن رکفتن یا سیاسی بو پیکران حکومت هات کردن پروژه یاسا هي لپارلمانی درباز بو یاسا هي دستور هي يعني قال لي بابت پرسانه لی حتی وگاوه سر ارده افریقیافنه بتواوی که نه قبول کردن به هر حال ام درباره زرار نشاندنا نفت هرما کردستان بودر و بیژین جبرکا و پیتری 5 ماهانه نفت هرما کردستان هات راگرتن برئیس دکتور گووند شیروانی او شهرزای انرژی و شروبکاری آبوریه گلک جاران لور لکردستان 24 وان بابت و پرسان ام دی گلی بحث کین دکتور دماتا باش به حال بس سرنجاته یا گرینگ بو جواکی انیوه پیتری 5 ماهانه نفت هرما کردستان هات راگرتن قبارز و زرار گلو حتی وگاوه چند بونه چند کاریگریاوی هبویه سلااو ڕێزم بۆ کەناڵی کوردستان 24 و بیرهێنانی عزیز ئەوە پتر لە 5 مانگە هەناردەکردنی نەوت لە ڕێگەی بەندەری کوردستان جیهانەوە ڕاگیراوە کە ڕۆژانە پتر لە 400,000 بەرمیل هەناردە دەکرا و بڕی ئەم زەرەرە ڕۆژانە ئەگە لەسەر $70 هەژمارکەین لۆ هەر بەرمیلەک ڕۆژانە 28 میلیۆن دلار زەرەرە لەو 5 مانگە پتر لە 4 ملیار و 200 میلیۆن دلار زەرە بە ئابووری عێراقەوە ئەو بابەتەوە ئەو پارەیە دەبای هەموو بێتە ناو ئابووری عێراق و خەزینەی عێراق و بەڵام بەداخەوە ڕاگرتنەکە ئەم زیانە گەورە دەبەخشی بە ئابووری عێراق و بە هەرێمی کوردستانیشەوە. ولی دکتۆر زۆر شارەزاد دەبێژن دەدیت و ئەف ناشاندنا نەفت هەرێما کوردستانت بەرژەوەندیە عێراقێدایە گەلو چمات بەرژەوەندیە عێراقێدایە خۆی بڕیارەکە لە تەحالفی ئۆپێک پلس وۆپێک کەەوە هەناردەکردنی عێراق لە نەوت 200,000 کەم بکرێتەوە واتە هەتا ئەگەر ئەو 400,000 ڕێگە نەدرا ئەو کاتە دەکرا 200,000 لێی هەناردە بکرێ و هەمان کات مەرج نییە ئەو کەمی کەیەوە دەتوانن ئەو زەختەی زۆر هەیە لەسەر بەندەرەکانی بەسرا کە گەیشتە دوا تواناکانی و زەختە زۆری لەسرە ئەتوانی ئەو زەختەکەم بکرێتەوە و 400,000 بە تەواوی هەناردە بکرێت لە ڕێگەی بەندەری جیهانەوە ئەوەی کە گرنگە باسکەین جگە لەو 200,000 کە کەم کرایەوە لە بشتی عێراقەوە بە پێی بڕیارەکانی و پێک پلاس ڕەنگە بۆ ساڵی داهاتوش دیسان تەمدید کرێتەوە ئەم ڕێگەی بەندەری جیهان زۆر گرنگجیش زۆر بەخۆیەوەی یەکەم شت باشترین سەرچاوەیە بۆ هەناردەکردنی نەوت بۆ بازارەکانی ئۆروپا وەرەوە ژێرخانی پیشسازی تەواوە واتۆ هیچ مەصرفی پێویست ناکە ئەوەی کە گرنگ شەباسی کەین لە ئایندا ئەگەر عێراق ویستی هەناردەکردن نەوتی خۆی زیادکە بۆ 500,000 بەرمیل تاکە ئەو ڕێگایە ڕێگای بەندەری جیهانە بۆیە بۆ ئایندەی عێراق و ئابووری عێراق و بازارکردن نەوتی عێراق ئەمە سەرچاوەکی زۆر گرنگە بە احتیمامی پێ بدرێ نەک پشتگۆ بخرێ وەک بینیمان لە چەند مانگی ڕابردوو. ولی دکتۆر کەواتە کاریگەریان نەشاندنا نەفت هەرێما کوردستانê بۆ بازارên cîhanên enerjiyê çawa bûye gelo هیچ کاریگەری هەبوویە؟ بەتەکید ئەو ڕۆژەی کە بڕیاری مەحکمەی پاریس لە 25 سێوە دەرچووە دەست پێکرا بە پەیڕەوکردنی نرخی نەوت هەستانێکی بە بەرچاو بەرز بووەوە و ئێستاش بازارەکانی جیهان بە چاودێرێکی ورد تەماشای ئەم سەرچاوە دەکەن چونکە ئەوان حەزیان لێە نەوتێکی زۆر بکەوتە بازار تاکو ڕێگە بدرێ لە بەرزکردنەوەی نەوت ئێستا نزیکەی گەیشتە نزیک $85 و ڕەنگە بەرەو مانجیستانەوە دەگاتەنەوەت و چەندین دەستگای ئابووری و دارایی جیهانی پێشبینیان دەکرد کە ئەو نەوتە بگاتە $100 لە کۆتایی ئەم ساڵی 2023 بۆیە فشارێکی نێودەوڵەتی هەیە لەلایەن چەندی وڵات ئۆروپی و ئەمریکی تاکو ئەم ڕێگای نەوتە دیست دووبارە بکەوتە کار و دووبارە نەوت هەناردە بکرێ لەم ڕێگایەدا. کەواتە ئەو فشارە نێودەوڵەتێک کە زۆر جار تێتە بەحەزکردن دکتۆر و باوای کە بەیلیژی ئاشکرانی ناو فشارچنە لێت و زانی سیاسەتێدا دوو سەرنج هەنە ئەوە کو تێتە ڕاگەهاندنەوە پشت پەردێ کەواتە گەلو بدیناتە فعلەن فشارە نێودەوڵەتی وسات خوردن کە عێراقی ئیجبار بکەن هێدی بلە زوبەز بێ پرۆسێسی بڕێ بێت خۆی ئەوەی کە بازارەکانی ئەوروپای غەربی و ئەمریکا پێیان خۆشە نەوتە زۆر هەناردەی بازار بکرێت بەڵام تەحالفی ئۆپێک پلس کە بریتە لە 23 وڵات سێزدەیان لە دەروی ئۆپکە دەیان لە ناو ئۆپکە
زۆربەی بەرهمێنانی نێودەوڵەتی نەوت بەڕێگەیوان دەبی ئەوان بڕیار دەدەن کە سیر دەکەن نەوتەکە بەرەو نزمبوون دێتە خوارێ بڕیار دەدەن بە کەمکردنەوە. ئێستا کۆی ئەم کەمکردنەوەی کە کرایە لە هەناردکردنەوتی جیهان پترە لە 3.6 ملیۆن بەرمیل ڕۆژانە و لەوانەیە ساڵی 2024 زیاتر کەمکردنەوە بکرێ. لە ئایندەیەکی نێزیک دووبارە اجتماعەک هەیە بۆ ئۆپیک پلس دووبارە بڕیار دەدەنە سەر ئەم بابەتە. بەڵام ئەو بەرژەوەندی هەرچەندە فشارێکی زۆرە بوو لەسەر وڵاتان وەک سعودیە و عێراق و جەزائر کەواتە هەناردەکردن نەوت و بەرهمێنان نەوت زیادکەنەوە، بەڵام هەندێک وڵاتان بخۆیان ناتوانن چونکە گەیشتنە دوا توانەکانیان. چەند وڵاتێک مایە توانای هەیە کە زیاتر بەرهەم بێنی، ئەویشان وڵاتی سعودیە و ئیمارات و عێراق. وڵاتەکانی تر ئەو توانیان نییە چونکە چەندین ساڵە بەرهەم دێنن و ئەم بیرنەوتیانەکەیە و بەرەو کمبوون دەڕواتن. بۆیە احتیمادێکی زۆر هەیە و چاوێکی زۆر ورد هەیە لەسەر ئەو وڵاتانێک کە توانایان هەیە زۆر هەناردەکردن نەوت زیادکە وەک ئەو وڵاتانەی کە باسمان کرد. باشە دکتۆر خۆتەزان ینی ئەم دیکەینە پرسێکە سیاسی ji ber ku bi nemaya van hemû guhardinên jeopolitîk û li hevdanên siyasî babet û pirsên aborî taybetî enerjiyê ye. Kewata te gotî yanî 4 milyar dolaran pêtir zarar kiriye Iraqê ku nafta Herêma Kurdistanê hat keşandin. Demeke da Dadgeha Parîs daxwaza milyara ku 500 milyon dolarên qerebûyê ji Tirkiye dike. Kewata Iraq çend beramber xesarat bû vê qerebûyê ku ew daxwaz dike. Yani bû gel hikûmeta Tirkiye nagihîta rêkeftinê gel û ku ev nafta biçît. Dîtna de pirseke siyasî nîne ev bixwe? بەتەکیید سیاست و ملفاتی ئەمنی و ملفاتی ئاو هەموو تێکەڵە نێوان ئەو پەیوەندیانەی نێوان عێراق و هەرێمی کوردستان. هەرچەندە لە هەفتەی دو هەفتەی ڕابردوو چەندین بەرپرسی باڵای تورکیە سەردانی عێراقی کرد و وەزیر نەوتی عێراق سەردانی تورکیە کرد. ئەو دەبی یەکش بزان لەو حاڵەتە هەموو لایەکان زەرمەندن، تورکیا و عێراق و هەرێمی کوردستانیشەوە ڕەنگە بە ڕێژەی جیاجیا بەڵام هەموو لا زەرمەندن و ئابووری جیهان و بازارەکان نەوتی جیهانیش زەرمەندە. بەنسبەت تورکیا لەگەڵ عێراق 4 مەلەفی سەرەکی هەیە کە هاوبەشن مابینیان و هەردوو لە هەتیمایم پێدەن. یەکەمیان ئاسایشە واتە ئەمنیە، دووەمە ئاوە، سێمە نەوتە و دواتر بازرگانی. دەکرێت لایەنی عێراق و تورکی ئەگەر مفاوەزاتێکی لەسەر ئاستەکی بەرز بکرێ ئەم 4 مەلەفە بە یەکڕا بە یەک پاکج بە یەک سەل لە هەموو باسی لێ بکرێ بۆ بەرژەوەندی هەردوو لە ئەمە شتێکی ئەستەم نییە. بەتەکیید تورکیا بە شێوەی پراکتیکی بیر دەکاتەوە، عێراقیش دەبێت بە هەمان شێوە بیرکاتەوە چونکە لە دەقی یاسای بودجەی 2023 کورتهێنانێکی بەبری 50 میلیار دۆلار هەیە. بۆیە نابێ وڵات حکومەتی عێراق بێمنەت بی لەو 4 میلیارە کە بە هەدەر چوو لەو 5 مانگەی ڕابردوو. کەواتە دکتۆر ئەو 4 خاڵێن تە گوتی هەموو بڕێە هەرێما کوردستانی را دەرباز بن، مژارە ئاسایشەیە، مژارە ئاڤەیە، مژارە بازرگانیە و یا ئەنەرژیە توزانیژی. ئیدی ڕاش بڤی ئەوایە نێکیان بێن بەسی هەرێما کوردستانی بکەین توزانی مژارە نافتێن هابوویە پرسێکی گرنگ. گەلو هەرێما کوردستانی تا ئەلتەرناتیڤێ دن هەنە کو بکار بە ئاوێندن تعاملێ پرسا نافتێ بکات توزانی حکوومەتە عێراقی پابەندی هیچ ڕێکەفنێکی نابیت ئەڤە مەهاسیان دەرباز بێ حتا vêgavêjî موچێ فەرمانبەرên هەرێما کوردستانی نەهەر ناتیە هەر ڕوژێ هەجەتێکت گیری. خۆی ئەمە دوو ڕێبەر هەیە بۆ چۆنێتی بەڕێوەبردننی و هەناردەکردن نەوتی هەرێمی کوردستان. یەکەمیان ئەو تیفاقەی دوو حکوومەتی هەرێم و بەغا لە مانجی نیسانی ڕابردوو واژوو کرا کە زۆر بەڕوونی بەرژەوەندیەکان و مەسئولیاتی هەردوو لا دابەش دەکاتەوە کە هەرێم بەرهەم دەینی و کۆمپانیای سۆمۆ ئەو سەرپەرشتیاری هەناردەکردن و بازارکردنی نەوتە. دواتر یاسای بودجە دەرچوو لە مانجی شەشەوە ئەقرار کرا لە مادەی 12 زۆر بەڕوونی ئەرکەکانی دابش کردووە کەوە هەرێم 400,000 بەرمیل ئینتاژ دەکات بۆ هەناردەکردن و سۆمۆ بەرپرسە لە هەناردەکردنی ئەم نەوتە بۆ بازارەکانی جیهان. و لە هەمان بڕگە ئەڵێ لە کاتێک ئەگەر توانا یاخود ڕێگە نەدرا بۆ هەناردەکردن نەوت ئەبێ ئەو 400,000 تەسلیمی وزارەتی نەوتی عێراق بکرێتن و ئەوان بۆ ناوخۆی وڵات بەکاربێنن. بەڵام جێداخە تا ئێستا وزارەتی نەوتی عێراق نەیتوانیە نەکێشەکان لەگەڵ وڵاتی تورکیا چارەسەر بکە سەبارەت بە هەناردەکردن نەوت بەڕێگەی بۆریەکە کە حکوومەتی تورکی دەڵێ تۆزێ لە کار کەوتووە و زیانی پێگەشتو بە و بوومەلەرزەی مانجی شوبات. لە هەمان کات
ئەگەر ڕێگەی هێناردەکردن نەکرێ ئەبای لە ناو خۆ بەکاربیینی ئێستا عێراق کورتهێنانیش بەرچاوی هەیە لە مشتقاتی نەوتی هاوردەی بنزین دەکا هاوردەی گازۆیل دەکا هاوردەی گاز فروشتی دەکا بۆی ئەو 400,000 دەرفەتەکی باشە بۆ پڕکردنەوەی بەشێک لەو کەمکردنەوەی ئەو مشتقاتی نفتی کە باسمان کرد بەڵام لە دووە تەسریحی وەزیر نەوتوتی ئێمە توانامان هەیە تەنها 120 تا 150,000 بەرمیل ڕۆژانە وەرگن لە نەوتی هەرێمیشەوە و بەفعلی لە مانجی شەشەوە هەرێمی کوردستان 60 تا 80,000 بەرمیل ڕادستی وزارەتی نەوتی عێراق دەکە بەڵام تواناکان 400,000 بۆیە باش نییە ئەم 300,000 320,000ەکەی تر بە هەدەر بچی ئەبێ حکوومەتی عێراق چارەسەری بۆ دۆستەوە چ لە گەرگەی پاڵاوگەکانی عێراق چ لەگەر بە هاوکاری لەگەڵ پاڵاوگە و گەورەکانی ناو هەرێمی کوردستانیش. بەڵێ بەڕێز دکتۆر گۆڤەند شێروانی شارەزای ئەنەرجی و شرۆڤەکاری ئابووری لە هەولێرێ. سوپاس دکتۆر.